نیو پەرداغە خوین زیاتر ڕژا بۆ ناومێشتی سەریان لێ هەرگرتیە و سەریان لۆ دانایەوە و بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێ بێت و ئەم کاتتان باش من لە بەردەم نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێرم دیارە ماوەی 4 ڕۆژە گەنجێک بە ناوی عەبدوڵڵا تۆفیق کە تەمەنی 21 ساڵە و پۆلی 12 ئامادەییە دوای ئەوەی بە مەبەستی کڕینی پێداویستیەکانی تاقیکردنەوە لە ماڵ دەردەچێت بە ماتۆرسیکلەکەی دووچاری ڕووداوێکی سەختی هاتوچۆ دەبێتن و لە ئێستا دەماوەی 4 ڕۆژە لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێر خەوێندراوە من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەگە کاک حاجی سلێمان مامی کاک عەبدوڵڵا قسە دەکەم سڵاو لێبێ ئەم کاتت باش هەموو کاتێک و باش چۆن باشم بەخێر بێن زۆر سپاس سەرچاو بووم باز بکەی ڕووداوەکەی چۆنی بووە و کەی ڕوویداوە لە کێوە لە نەخۆشخانەی ڕۆژئاوای هەولێرە دیارە شەوی یەکشەم بووە سەعات 8:30 شەوی بووە 4 ڕۆژ بەری ئێستا هەندێک پێویستی هەندێک تشتیە بووە لۆ قوتابخانەی وەڵحاسر ئیمتیحانی خۆی داینەوە لەو ئیمتیحان هەندێک شتی پێویست بووە ئەوشتوی تا دوکانەشی دیارە لە تەنج گوندێمە سەعات دەوری 8:30 شەوی دەرچووە ئەوش لەوێتە کە چوویە ماتۆرسکیلەکەی وەرگەڕایە تقریبا نیو ساعت کەتیە و بێهۆش بووە لەوێ ساقە کاتێ دیتیتی کە جەنازەك لەسەر جادەیە دیارە ئەو جەنازەی هەرگرتەیە تەلەفۆن هەری گرتەیە تەماشای کردی ئەوە خەرچ گوندی مەبووە خەرچ گوندی دوستان نبووە واتە لەوێ تەلەفۆنی کردیا گوتیتی نەفرێک لێرە کەتیە ئەوە ئی گوندی گوێ بزانن چیتی ئەو کابرا ماتۆرسکیلەکەی وەرجێڕاوە منداڵە وەرگەڕا نانا وەرگەڕا بوو لەگەر هیچ کەسیش دامی نەکرد بوو وەری جێڕا بوو دیارە پۆلی 12 ئەوش تەماشەکەی ویستیتی بچی شتی خۆ بینی کەلوپەلێ پێویستی لۆ ئیمتیحانە ئێجا ئەمە ئێستا لێرەدا داوا لە وزیری پەروەردەیەکەن ئەگا بێت و یارمەتی بدە و ناجحی بکە و زۆر لێ مەمنونین چونکە ئەوە تازە بەوەی ناگا کە ئیمتیحانەکان کاک حاجی ئێستا ڕەوشی تەندروستی کاکە عەبدوڵڵا چۆنە؟ وەڵی ئێستا ڕەوشی لە ژێر چاودێژی پزیشکیە لە خەستەخانەی ڕۆژئاوای هەولێر دەستخۆشیشیان لێەکەین واتە دکتۆرەکەیان ستەرەکەیان هەمویان مەزبوط بوون سەعات 1:30 شەوێ بوو ئەمە گەشتی نەوێ فەوری هەمووی جێبەجێ بوو فەوری عملیاتەکەی لۆکرا احتمالی های تەماشەکە نیو پەرداغە خوین زیاتر ڕژا بۆ ناومێشتی بەرا دەستخۆشی لەو دکتۆرانە ئەکەین و واتە هەموو هەر بە پۆلیس و پێشمەرگەیەوەش لێرە بە زێرەوانەوەش هەمووی مەزبوط بوون هەمووی ئامادە بوون یعنی زۆر یارمەتیێماندا واتە بەس ئەگەر بێت و یعنی پێویستی چاک لۆ تەندروستی سۆران جێپەجێنەکان ئەمە لە قەزای سیدەکاینە دەڤەری برادۆست واتە قەزای مێرگە سۆرە و قەزای چۆمانە و ئەوانە هەموو دێنە سەر ئیدارەی سەربەخۆی سۆران ئەگە بێت و هەندێک دکتۆری باش نێنە تەندروستی سۆران جێپەجێ نەبن لەوێ واتە دیارە ئەو نەفرە لە سنووری برادۆست یان لە سنووری مێرگە سۆرە یان لە سنووری قەزای باڵک چۆمان هەتا ئەگەتە هەولێرێ ئەوە کاتێ دەوێ یعنی ئاهەرگەریاهەی ببری لە ڕێ زۆر 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 بەرێ سەرین لێ هەرگرتیە واتە دکتۆری مەزبوطی لێبوون سەریان لێ هەرگرتیە و سەریان لۆ دانایەوە و ئێستا ئەلحەمدولیلا نەجاحەتی هینایە و وەزعی زۆر باشە و